ئەمانجی ئێمە ئەمڕۆ پێشانگایە باس لەوە دەکا کە ڕۆڵی ئافرەتان لەم جیهانەدا ئەمانش مافێکی تەواویان هەیە وەکو هەموو ئەو کەسانی کە وەکو پیاوان مافیان هەیە لە هەموو کار و چالاکیەکانە ئێمە خۆشحاڵیانە ئەم پێشانگایی کە کردومانەتە تەنها باس لە ڕۆڵی ئافرەتەکات ئەو کەسانەی ئێستا هەستەکەین کە لە ناوجیهاندا لە ناو کوردستاندا ئافرەتان بە یەکجاری کارێکی خۆیان دەکوژن خۆیان شارن و لە هەموو ئەو کار و چالاکیانەی کە ئەیانەوێت دەرکەون هەموو ئافرەتێک مافی هەیە بەشدار بێت لە کۆڕ و چالاکیەکاندا منوەکو خوێنکارێک ئەڵێم پێویستە ئافرەت بەشدار بێت لە هەموو گۆڕ و چالاکیەکاندا وانەی من کارەکەم باس لە ڕۆڵی ئافرەتەکە کوردەواری کە ئەوسا ژنی کورد زۆر بەتوانا بوون و هیوادارم کچ و ژنی ئەم سەردەمەیش بگەنە ئەو ئاستەی جاران کە بتوانن گڕوتینێکی یەکجاریان هەبێت و ڕوبەڕووی هەمووتون دووجێک بنەوە.